ئەگەر فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی بچووک لە باخچەی ماڵەکەت نیشتەوە بەلاتەوە ئاسایی بێت. دەکرێت پاکیجێک یاخود پۆستەیەکی بۆ هێنابیت. پسپۆڕان دەڵێن چاوەڕێ دەکرێت بەم زوانە فڕۆکەی بێفڕۆکەوان لەلایەن کۆمپانیەکانی وەکو ئامازۆنەوە بەکار بهێنرێت بۆ گواستنەوەی شتومەک لە کۆگاکانەوە بۆ ماڵەکان، لە کاتێکدا حکوومەتی ئەمریکا ڕەزامەندی زیاتری داوە بە کۆمپانیەکان تاوەکو ئەم کارە بکەن. ڕەنگە مەکینەی زیاتر ببینین بە ئەسماندا بفرێت. گەورەترین سوودمەندی ئەم خزمەتگوزاریە دەکرێت خەڵکی گوندنشینەکان و ئەو شوێنانە بن کە دوورن لە شارەکانەوە بە ئاسانی ئۆتۆمبیل نایانگاتێ. دەویست بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان هەیە کە بتوانێت شوێنەکەت بدۆزێتەوە، پاکجەکەت هەڵبگرێت بیگەینێتە لات، پێداویستە پزیشکیەکانیشت بۆ بهێنێن. فلایترێکس کۆمپانیایەکی ئیسرائیلیە کە درۆن یاخود فڕۆکەی بێفڕۆکەوان دروست دەکات بۆ ئەوەی خواردن لە ڕێستۆرانتەکانەوە بۆ ماڵەکان بگوازێتەوە. وەکو کڕیار تاکە شتێک پێویستە بیکەیت ئەوەیە کە ئاپەکەمان داونلۆد بکەیت. ئەو شتەی دەتەوێت بیخۆیت هەڵی بژێریت، ناونیشانی ماڵەکەت بنووسیت و داخڵکردنی کارتی بانکەکەشت پێگومان پێویستە و ئیدی ئەویتر لەسەر ئێمەیە. ئەم پسپۆڕە دەڵێت بەکارهێنانی درۆن بۆ ناردنی شتومەک سەلامەترە لە بەکارهێنانی ئۆتۆمبیل و لە داهاتووشدا کەمتر پارەی تێدەچێت وەک لەوەی مرۆڤێک ئەم شتومەکانە بگوازێتەوە. لە جیاتی فرین بۆ سەرمان کە 200,000 میل دوورە دەفرین بۆ باخچەی ماڵەکان بە بەرزی 200 پێ لەسەر زەویەوە، جیاوازی شیوای نییە. لە ئەمریکا درۆنەکانی فلایترێکس دەستیان بەکار کردووە لە 3 ناوچەی ویلایەتی نۆرث کارۆلاینا یاخود کارۆلاینای باکوور. ئەو 3 ناوچەیە زیاتر لە 10,000 خێزانی لێدەژی، هەرکە خزمەتگوزاریەکان بۆ ناوچەکانی دیکە زیاد دەکەین و ڕەزامەندی فەرمی زیاتر بۆ فرین وەردەگرین. ئاسمان تەنیا سنوورە لەسەر ئەو شوێنانەی بۆی دەچین.